بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست لە شاری هەولێرین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عوسمان سیاسەتمەدار تاوتوێی چەند پرسێکی گرنگ تایبەت بە دۆخی ئێستای عێراق و ئایندی عێراق و هەڵبژاردننی پێشوەختە و ناکۆکی لایەنەکان لەبارەی دۆخی عێراقەوە دەکەین. کاکتۆ سوپاس بە ئامادەبوونتان. ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئەو بۆچوونی بەڕێز بزانم لەبارەی و خۆپیشاندانەی کە سەدر ئەنجامی دەدا و بە دیاریکراوی پێ دوای خەونی سەدرش چیە لە عێراق چی دەوێت دیارە چی دەوێت؟ پێشێکی سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی کەناڵی پەیام. سەدر بێگومان دەوێت دەوری هەبێت، دەوری زۆر هەبێت لە ساحەکە بۆی ڕقم یەک بێت لە دەوروشت و بە حەقیقەت کە دەرچوو 73 کورسی هەبوو و تیژی ئەنتیخاباتەکە تەواو بوو گلەی نەبوو لێی زۆر هەوڵی دا کەوا مەجالی بدەن خۆی و کوتلەکەی و پارتی لەگەڵی بوو و هەندێک سونە لەگەڵی بوون و خەڵقی تریش حکوومەت دروستکەن ئەوان یانی بەعتیبار سەدیەکانیش وەختی حکوومەتیان دروست نەکردووە وتیان ئێستا ئەمەیە و ئەمە ئەکسەریەتین و کوتلەی گەورەین و بەڵام بە حەقیقەت بارانبەرەکەی جەماعەتی چوارچێوە لەگەڵ ئێران لەگەڵ مەحکەمەی باڵا لەگەڵ زۆر قەزا و مەزەوانە هەمویان زۆر لەگەڵ ئەوە نەبوون زیاتر مەیلە و لایەنەکەی تر بوون نەیانهێشت حکوومەتەکە دروست بێ و لەبەرەوە مایەعنی جۆرە غەدرێکیان لێ کرد بەڕێی من یانی حەق بوو مادەم زۆربەی دەنگی هێناوە تەکلیف بکرێ بڵێ بڕۆ حکوومەت دروستکە ئەینی شتیان کرد لەگەڵ ئایاد علاوی 2010 ئەویش زۆربەی دەنگی هێنابوو نیان هێز دروستیکە دەوڵەتی قانون دروستی کرد بەهەرحاڵ ئیتر ئەمیش بوردە وردە هەر مەجالیدا وتی خۆتان دروستیکەن نەیانتوانی وتی سەربەخۆکان با دروستیکەن نەکرا ئاخرشە دوای لێهات کەسانی شتەکە ئەوایە لە پەرلەمان دەرچوو ئیشقالیان کرد جەماعەتەکەی طەبیعی نەک بوو ئەوەی تر دوورکەوێتەوە بۆ ئەوەی کە لە دەرەوە بوو بە کەیفی خۆی دژیان ئیش بکە یعنی ناو پەرلەمان تۆ کە ئیشەکەی بە پێی قانونێکە و پێی شتێکە مەحدودە سنووری هەیە بەڵام کە دەرچووی تر بۆ بە کەیفی خۆی جادە بەکارێنیش بکەن و ئەوەی ئێستا خەریکی ئەوەیە طبعاً ناهێڵێ ئەوان دروستیکەن و دەریەخا کە ئەو ینی ئەو لە ساحەکە ئەساسیە و خەڵقێکی زۆری لەگەڵ ئەوانە لەبەرەوە وەزعەکەی بەو شێوەی لێ کردودا هەڵوەشانی پەرلەمانەکە ئەکا داوای هەڵبژاردننی تازە ئەکا گۆڕانی دەستوورەکە داواکە ڕژێمەکە لە پەرلەمانی و بێ بە سەرۆکایەتی و ئەم شتانە طەبیعی ئیتر وەزعەکەەوە ئاشکرایە ئەم زیاتر باڵا دەستە لەوانی بەرامبەری ئێرانیش دۆزێ خۆی کشانوتەوە ئێران زۆر لەگەڵ لایەنەکەی تر بوو بەڵام کە دیەوە سەدرەوە هەموو عالەمە و مزاهراتەوەی هەیە و ئەوانی کە نەیانتوانی وەشتەکە بکەن ئێران تۆزە خۆی دروستێسە نەبووە بە دژی سەدری زۆر دژی ئێران قسەی نەکرد بۆی زۆر نەبنە دژیەکەوانە ئیتر بەم شێوەیە ماوەتەوە طبعاً دژایەتی سەدر بۆ جانیبی چوارچێوە مەسەلە مالیکیە مالیکی و جەماعەتەکەی وەختی خۆی کە سەرۆکوەزیریش بوو پاشەوە دژی سەدری بوون زۆر کەسیان گرت زۆر کەسی ئەدام کراوانە دوژمنی یەکەن بە هەرحاڵ بە هیچ شێوەیەک ناتوانێت لەگەڵ مالیکی ئەبێت دەوری نەبێت دەوە ئەمانیش بالمقابل طبعاً ئێتار یەکگرتوو نین زۆر ئێتار زۆر یەکگرتوو بوون چوارچێوە کە سەدر ناو پەرلەمان بوو بۆ بەربەرەکانی سەدر یەکگرتوو بوون کە سەدر دەرچوو ئەو یەکگرتووی جاران نەماوە عامیری شتێکەڵەیە عیبادی شتێکەڵەیە بالی زۆر یەکگرتوو بەهێز نین طبعاً لەبەرەوە بەو شێوەی لێ هاتووە مەسەلەکە و ئەبینی ئێستا لەگەڵ عاشورا شتێکەڵیان کردووە و پەرلەمانیان گرت فترەیەک و ئێستا دەوری پەرلەمانیان گرت و ئەمانە و یعنی شتێکی ڕاز نییەوە بەڕێی من بەو شێوەیە بەڵێ بەو شێوەیە چونکە تۆ ئەتەوێ هەڵوەشێتەوە دەتەوێ انتخابات بکرێ
دەتەوێ دەستور بگۆڕی کوێی کە ئەمانە دەبێ پەرلەمان دەوری هەبێ وەنیە چکۆ حکوومەتەکە کاربەرێکەرە سەرۆکەکە کاربەرێکەرە مەجای نابێ بدەیت کۆبێتەوە هەتاوە بکە ئەمانە ئەو هەموو شتە داواکەن و مەجای پەرلەمانی نادان کۆبێتەوە چونکە ڕاستە ئێستا بیناکەیان چۆڵ کردەوە کلیلەکە لای خۆیانە و دەوری هەمووی گیراوە کەس ناتوانێت پەرلەمان تا بچێت کۆبێتەوە کە ناژێرم بچن کۆبنەوە چونکە دەبێت بچێت کۆبێتەوە چی سەدرێوێ ئەوە بکایە خەڵقیش نایکە لەبەرەوە بەڕێی من ئوسلوبەکەیان وسلوبێکی ناڕاستە نابێ بۆ شکرمەکەی ناکە ڕۆژێ لێ بوون دوو ڕۆژ لێ بوون سێ ڕۆژ لێ بوون شتەکە هەمووی ئاشکرا بوو دەبێ مەجال لێ بدەن بۆ پەرلەمانەکە کۆبێتەوە و باسی ئەو مۆزوعانە بکە بێوێ زەخت و شتی لێ بکرێ بە سەربەستی قەراری لێ بدە لەو بارەوە ڕام تا هێستا ئەو مەجالە نەدراوە کە شتێکی ناڕاستە بەڕاستی بەداخەوە سەرۆکایەتەکانیشیش قسە ناکەن سەرۆکی پەرلەمان نەکرد قسە ناکە هەر تەییدی سەدرەکە ئەترسێ لێ تەبان سەرۆک کۆمار بێدەنگە سەرۆک وەزیران دووسێ قسەی کرد و بێدەنگ بوو ئەویش سەرۆکی بمێنێتەوە دۆخە بۆ خۆیان کێ سەرۆکایەتێک وەڵا ڕەزیل بوون خۆشی چیارە نەئەهمیەتیان نەماوە بە هیچ شێوەیە سەرۆکی قەزا و فایق زێدانە کە خۆی جیف کرد بۆ خۆ بەسەر کووردا خۆی و مەحکەمەی باڵا ئەویش بێدەگا هیچ کەسێ دەنگی نییە هەر سەدر لە ساحەکەیە لەبەرەوە بەڕێی من وەزعێکی زۆر نابەجێیە و ئیسپاتیەکە جارێکی تر وەکو هەمیشە ئێمە وتمانە دەوڵەت نییە لە عێراقا بڵێ دەوڵەت هەیە دەستوریشی جنیە و قانون کەس سای بۆ ناکە کێ هێزی هەبوو ئەو قەڵەباڵغی شتێ لە خۆی کۆ کردەوە و عالەمەکەش هەمووی بە قسەیەکەن هیچیان ئەو قووەتەی سەدەیان نییە ئەوتر ئەوانی کە هەموو بێدەنگ دانیشتون تەماشایەکەن و هیچیش ناڵێن هەتا مەرجعیەت ڕێیەک نادا مەرجعیەتیش لە سەدرە ترسێ بەڕێی من بۆچی ڕۆژان سەردانی ماڵەکەی کرد با پێ بڵێم چۆن سەردانی ماڵەکەی کرد مەرجعیەت بەیانێکی دەرکرد دەڵێ ئێمە داوەتی سەدرمان کرد وەکو ئەندامی حەوزەی ئەوەی نەجەف نەک وەک سیاسی قسەیە سیاسیە و لە سیاسی زیاترە چۆن یعنی دەبوو ئەسڵەن نەبینن مادەم کەس نابینێ مەرجعیت بوو ئەو بینێ یعنی ئەوانیش سڵی لێکردنەوە نایەنەوە دواشتی سیاسی باسکراوە لە سەردانی ماڵی سیستانیبان کراوە من وەکو بیستم نازانم تا چه حدێ ڕاستیان نا پێیان وتووە هەوڵبان حەلیکەن و شتیواوانە بەڵام مەقسەدم حتا ئەوانیش مراعاتیەوەکەن چکە مشکلەیەکە ئەمە ڕێی هەر ڕۆژی نەوعێکە وهم عالەمەشی لەگەڵا و عالەمەکە بە ئیشارەتێکی ئەوە ڕۆن بە ئیشارەتی وێنەوە هیچ کەسی ئەوەی نییە تەبان هیچ بێ لەبەرەوە وای لێ هاتووە ئێستا ئیتر ئێستا ئەوە عێراقیەکان ئێستا هیچ پرۆژێکیان نییە ڕاستی بێدەسەڵاتن یعنی هەموو بێدەنگن UN ئێستا هەوڵەدا یعنی ئەو ژنەی پلاسخار پرۆژەیەک شتێکی وایە اقتراحێک کە کۆبنەوە شتێک کۆبوونەوە شتێ بکە ئەوان خەریکن نازانم تا چه حدێ سەرەکەونیانە چکە سەدری دی و ئەوانی کەیدی محاولەیەکەکەن بێلانەنە مامەڵە دەکات پلاسخارت یاخود ڕۆڵێکی گرنگی هەیە سەردانی سەدریشی کرد لەو ماوەیە بەسەردانی سەدری کرد عامیری دی ڕئیسی مەجلیسی دی ڕئیس جمهوری دی ڕێویزەرای دی یعنی ئەو برادرانی ئێرەی دیوە یعنی ئەتوانێت دەورمی UN ئیتر خۆ مەسەلە شەخص نییە لە عێراق و لە هەرێم پلاسخارت بڵێ ڕۆڵی هەیە پلاسخارت لە عێراق هەیەتی تەمان چونکە بەزانکەواتێک چووە کەس نییە مبادرەیە بکە ئەو وایلات و ئەو ئێستا مبادرەکە ئەوان خەریکن نازانم تا چه حدێ سەرەکەونیان نا باشە بەس دڵن سەدر گفتوگۆ لەگەڵ کەس ناکەی چۆن قبوڵیەتی لەگەڵ پلاسخارت کۆبێتەوە بەس لەگەڵ لایەنەکانی تر کۆنەبێتەوە ئەڵێ من ئەوانی کە کۆنامەژکە گەندەڵن و وان و هێ خۆ پلاسخار گەندەڵیشی UN کۆبێتەوە لەگەڵی خۆی باشە خۆی بەخۆ دەبێت خۆی پیاوێکی پاکە ڕەوتەکەشی لە عێراق یاخۆوانش بەدار بوون سەدر وڵی کەس پاک نییە ئەو مەسوولانە بەڕێی من
صدريش أو هم وزيريها وأمسن صار لهم وزير نبون أخوانيش قندر باش يبون لو قندر يا عامة طبعا هم كسنا عزيشان أوانيش باش كان لو سستميت شان صار كهيا أوانيش باش كان لو يكرر دعوة لبلو ناتو ونبولو بلو أخوي الله بعزي جهر عليه من محاسبة جماعة كان خومش كام كقندر أو إشارة أكا بوينالين كهنيا بلامي ترهاتو شعاري شيالقرتو محسي شاكسازيك أو عالم يسمو إيه عالم هم بإيشا بكارا بكهرباء بآوى بخدمات وضع إخراب هي خلق هنا أو كمبو كهرباء كمبو وشكا صالي أما كي جواب لي وهم عالمين قال خلقش لقال يبي تحديك وميديان بركوش تيجان بوكا مشكلة إذا نازاني طبعا شلون تطورك عيشة بدو دكتور أو بيت فديات راس العراق صدر خوي تواني يسبقات ما كسبة أنها ناتواني استيبكا خلقي ترهي مثلا أو هي خلقي كشها يعني هي ميليشيات يعني اشياء وانا بلام أو بهاوكاري لقى أوانيكا بابلين مثلا لقى مالكي ناتواني إشبكا لقى أواني تر مثلا كردو سنة وغير أوان وبعض عامري وأنا إذا بيهم بيك وهاوكار من أجينا بتنها خير أو نكس ناتواني أم إيش كان بتنها بك باشا أو كبرزوت الصدر ديوي رقم يكبي أو خوني بوتشيه ديوت يعني بيت بتشي العراق ببي بمرجع ياخو خوش يسبوستك جورنال خو بوستي إداري خوي بوستي نابي بلام أي دوري ببيني وأوي إصلاح بكا وبورنكاري بكا وقندلينا هيلي وأنا طبعا بوشكري كخوي كيليا كاتبا بيت فريات رسي وأولاتا شتي شوا يعني يتر طموحي زولا لو باريو نازاني تاچا حد بيك برنامج شينية مثلا بلي إعلاني كربية بلي يا قدوس سي برنامج وهالجزائر بازكا بلام هموي زورون نية لو باري ولا بروا لبي أو مجال بدا بالرأي من برلمان كوبيتوا وهور بدري كاري شباب كريكا بيك ولا قال أو هزاني كأتوانيش يعني قال بتاعه هم الرأي اللي خراب يسوي يعني بيك وهم كان بالرأي من ما دام كنت لي قوري ودني لهم يعني زيادة البقية كا مجالي بدا مجال أوان حكومة دروس كان دبو مجالي بدا أم كيشانة دروس نعبو بس خود أوي كخوين بودك وكو فديات راس نايبينيت صدر خوي نخير من كذوك فرياد راس نابينم بلام فرياد راس أوي كنت لكاني عراقي كاو كاربن بيكوبن إيش كان بفي دستوره وهو بن علاج لوضع ولاته باشا بس أو داواکاری کە سەدر هەیەی بۆ هەڵبژارنی پێشوەختە پێدوایە خواستێکی سەدر یاخود خواستێکی نێودوڵەتی شەیە بۆی کە ئەم هەڵبژارنە پێشوەختە بکرێتەوە بۆ ئەو چەق بەسووی کە لە عێراق هەیە کۆتایی پێبێنرێ نەخێر خواستێکی خۆیەتی لایانی کەس هەن خۆی ئەوان سەکە سەیریشە چونکە کاڵبژاردن کرا 2020 كتلي هرق قوري كتلي كتأيدي كر وتي نزيها وتي تواوا برواي بيكر صدره أواني كا يعني تزوير واي صدري كان خوان تأيدي هالبجارنا كان كر سيرا كيسا أوان داوب كان خوات فكرتوا دبو أواني كي الحاف كان وداوب كان بلان بهر حال برأي من كردنوي هالبجاردن أقر قانونك بقورن بشوية عندي إجراءاتي تازة كان مفوزيتي تازة دروس كان أويش هم وقتية طبعا ممكن يبطوا أن هالبجارني كان باش تربية لي بيشو احتمال أويش معلوم نية بلام طبعا لعيني وقتي شاء وقناعتي من هو ببرلمان بالعيل يبدأ دلي برلمان بحلبة يبقى بيكو مجالي ببقى كوبيتو تأخوي حلقة مثلا طبعا رئيس الوزراء ورئيس جمهورية وان داوي بحلي برلمان بكن شو هردو كان كاربر يكر يعني هي اصلينين لبرو اوش كيشيكا يتلا برو براسي وصعك الوز بو نازاني شلون تطور كابر وشوروا كردي خوش ما بيدنا كالعادة يعني عادة اوان هلا كون دواوة يعني هي شيء نالي لبر
ئەکەونە هێنەوە تا ئێستا هیچم نەبیستوە هیچیان وتبێ لەسەر هەڵبژاردننی پێشوەختەما بەست من هەرسە هیچ ئێستا ئەوەی کە هەیە هەڵبژاردننی پێشوەختەیە حەلی پەرلەمانە ئەو شتانی بازەکرێ تا ئێستا بەیانێکی ڕسمی دەرنەچووە بڵێ حیزبەکان کۆبن و بەیان دەرەکان یا هەر حیزبە بەجیا دەرەکان بەس جوهدێک هەبوو کاک مەسعود بافڵی دیبوو ئەلە ساستۆزی هەوڕمەن لەو هۆشەوەی بەغا یەکگرتوو بن لە مۆقفیان بەڵام مۆقفەکان دیار نییە تا ئێستا سونەکانیش هەلبوسی شتێگەڵێ ئەوانی کە هەن لەگە ئێتانە شتێکترەڵێن زۆری یەکگرتوو نین لە مۆزوعەکەیە شەبەست دەبێت کورد بۆ چوونی چۆن بێ دکتۆر مەبەستیانی کە بێدەنگە دەبێت چی بکە بۆ بەڕێ منە بێ ڕێی خۆی بە ڕوونی بڵێ لەسەر حەلی پەرلەمان لەسەر هەڵبژاردنەکردنەوە لەسەر دەستور گۆڕین چکە دەستور گۆڕین شیعەکان کە بیانوێ بیگۆڕن یەکێک لە مەبەستەکانیانەوەیە دەسەڵاتەکانی کورد کەم کەنەوە لە کۆنەوە خەریکی ئەوەن و بۆ کورد خراپە دەستور گۆڕێ ڕێی من دەبێت کورد ئەوە دەربخا لەو شتانە کورد تاوان تەیدیەوەش ناکە نظامەکە ڕێئاسی بێ ئەوەش بڵێ یعنی کورد نابێ بێ مووقفێ لە مۆقتا کورد مووقفێکیە بێ خەڵقی کە باسی کوردەکە ێستا مالیکی و جەماعەتەکەی ئیعلانەکانیان کورد مؤید نییە تۆ خۆ بۆ قسە ناکەی بۆ خەڵق باسی تۆ بکە بەڕێی من کوردەکەژە بێ هەڵویستی هەبێ و هەمووشیان بە یەکەوە بن وەنیە هەڵێن بریارە کوردەکان جاریشتر لای کاگنی چیروان کۆبنەوە ئەو کابرا ئەو ژنەی UN بێتەوە دەبێت مەسەن لە کۆبنەوەیشی وا هەموو بەیەکەوە بەیان دەرکەن ڕێیان بدەن لەسەرەوەی بەخایە پێدوارە سەر بەغداش دەبێت هەر بۆ چوونیانە بێت چکە باز دەکرێت کۆبنەوەکە تایبەتە بە هەڵبژاردننی قەی ناکە بەڵام ئەمە مهمترە لە هەبرامە ئەمە شتێکی تازەیە و هەموو عالم باسیەکە دەبێت تۆ ڕێیەکتە بێت لەسەری بەزووکو گۆڕینی دەستور کە بەڕێسی بەشداربوو لە نووسینەوەی دەستورە قورس نییە گۆڕینی دەستور واگەر دەستورەکەش گۆڕانکاری بکرێت هەر نابێت لە ڕێگەی پەرلەمانەوە بێ دووبارە ئالەتی تر هەیە بۆ گۆڕانکاری لە دەستور خێر ڕێتر نییە ئەوی شەری بێ ڕێی پەرلەمانەوە لوژنەیەک وەختی خۆی دروست کراوە بۆ گۆڕینی دەستور و بریاریشە ئەو لیژنەیە بە کۆی دەنگ ئیش بکە لەبەرەوە مەسەن ئەگەر کورد موافق نەبێ ناگۆڕێ و کورد موافقیش نییە ئەو بەندانەی کە علاقەی بە مافی کوردەوە هەیە کورد موافق نییە بیگۆڕن خەڵقی کەش ڕێیتری هەیە بەڵام بەعزێ مادە لە دەستورە هەیە ناڕێکە کەم و کوڕیتیایە چکە وەختی خۆی قانونی نووسیوە ئەوانە توان بگۆڕن ینی بەس ناتۆ ئێمە خۆڵ ناکەین مەسەن بێ بڵێ دەسەڵاتەکانی هەرێم کەمەکەمەوە یا بێ بڵێ کورد دوو تەقسیم سێ محافظە ئەتوانێ ڕەتی قانونێ بکاتەوە بڵێ لایە بم وڵ ناکەین ئەو شتانە ئەوانی ژمەبەستیان ئەو شتانە لابان زیاتر ئەو کاتانەوە مافە دەستوریانە ئێوە بە قورس چەسپانتان ئەو مافە دەستوریانە کە بەشداربوون لە نووسینەوە زۆر دەستور پێ دوام جارەگە بنووسێتەوە ئەو مافانە برەزنایەنەوە گەر زۆر زەحمە دەبێ هەوڵی باش ئەو وەختە ئێمە کە ئەوانەمان چەسپان کورد بریتی بوو لە وەکو بڵێ کلیلی وەزعەکە کورد ئەو وەختە قەراریەدا وەزعەکەیە گۆڕی و بەهێز بوو توانای هەبوو قورسایی هەبوو لە بەغا ئێستا کوردوان نەماوە تەوان لەبەرەوە ئەگەر ئەم جارە بکەونەوە نووسینی کورزەرەکە بەڕێی من ئەو خەبیرانەشمان ماوە کە پێشتر لە نووسینەوەی دەستور بەشدار بوون ئەم جارە کوورد ئەگەر شتێکی وا بێتە پێشۆ سوودیان لێوەربگرێت خۆمە سیاسیەکە بوو بەس چی و مامجار لێ بوو کاک مەسعود لێ بوو ینی قورساییەکە بوو ئێستا ئەو قورساییە نەماوە فەرقی هەیە و دەستور زۆر مافی کوردی تیا چەسپاوە زۆر بە زەحمەت بە مناقەشاتێکی زۆر بێلعاجی زۆر کوردە وەختە قورساییەکی هەبوو وەزنی لە بەغا زیاتر بوو ئەگەر بکرێ ئەم جارە سونەکانیش و شیعەکانیش دەیانەوێت ئەو شتانەی کورد بەدەستێناو لەو کاتە کەمی کەنەوەیان نەیهێڵن قورسایی کورد لە بەغدا گرینگە یاخود بەغدا ئەگەر لایەنە کوردەکان قورسایی خۆیان ببەنەوێ گرینگە زۆر بۆ کورد گرتوو بن بەیەکەوە بچنە ئەوێت بۆ ئێستا من کە قسەیان لەگەڵەکەی حاڵی حازر هەمویان ڕێیان وەکو یەکە تەقریبەن لەسەر ئەوەی کە لە بەغا ڕووەدا دابنیشن بەیەکەوە بەیان دەرکەن ڕێی ڕەسمی کورد دەربخان بکەونێت ساڵ لەگەڵ سەدر لەگەڵ لایەنی کە دەورێ ببینن بۆ ئەو وەزعی کە هەیە
بەس ومێدەوارم چوارشەمە کۆ بنەوە بەڵێ سبەینێ ینی مێدەوارم بتوانن ئەوە بکەن. بەس وەکو لایەنە کوردیەکان زۆرجار تۆمەتبار دەکرێن بەوەی بڕیاریان بەرز نییە، بڕیاری لایەنە کوردیەکان هەردوو لایەن دەسەڵات یەکیان لە ئەنقەرە بێ، یەکیان لە تاران بێت، سربەخۆی هەیە لە بڕیاردان یاخود چەند گرینگە ئەو سربەخۆی هەبێت لە لایەنە کوردیەکان سربەخۆی هەیە. ئەوی کە ئەڵێ ئێران و تورکیا بریارەدەن ئەوە تەبری ئەماناکە ئەوان نییە. ئەمانە بەکەی خۆیانشە دانیشتنیکێتی و پارتی ڕێکەون چێ مەنعانەکە کە قەت دەوڵەتێ نایە بڵێ نابێ ڕێکەون، خۆیان مەسئولن. حیزبەکانی کوردی کۆبنەوە قەرارێ بدەن بە پێی مەسلحەتی خۆیان، ڕواناکەم هیچ دەوڵەتێ بێ بڵێ نەخێن نابێ کاریگەریان هەتای خۆیانە پارتی هەردووشیان بڵێ ئێران و تورکیا کاریگەریان نیە لەسەر یەکێتی تاسیریان هەیە، بەڵام تەدەخل لەو شتان ناکەن، نەچیان کردووە تا ئێستا بەوشکڵە. ممکنە ئێران بەس احتیمالە باعتیبار ئەوەی لە بەغاوە وەکو پێم وتی بەس ئێران تۆزە ئێستا کشاوەتەوە زۆر تەدەخل ناکە، چۆن نائەوێ سەدر عەرزکە، نائەوێ لەگەڵ ئەوانی کە تێک بچێ، هەر خۆی تۆزێ بردووەتە دواوە، چونکە سەدر دژیانە بەعەلەنی سەدر قبوڵ ناکە تەدەخل بکەن، ئەوانیش خۆیان دۆستۆتەوە بۆیە سەدر عاجز نەبێ بە دژیان. و سەدری زۆر دژی ئەوان نییە، وە سەدر مەسەڵ تەسیحاتەکەی ئەڵەیە ئەوانەی کە لەگەڵ ئێرانن لە عێراق کێشەم ئەوە دروستەکەن، ئێران خۆی نایکە، یعنی بەشی ئەوەی هێشتۆتەوە بۆ خۆی چۆن باشە. بەزۆکو گۆڕینی سەرۆکایەتیش بێ سیستەمەکە پێشتر سیستەمی پاشایەتیە بوو، دوایی کۆماری، دوای بوو بە پەرلەمانی، ئەگەر بگۆڕێ بۆ سەرۆکایەتی خراپە و جگە لە سەدر لانی ترێ خواستیە بێ سیستەمەکە بکرێتە سەرۆکایەتی لە عێراق؟ بڕێی من هەیە سونەکان بەعزێکیان شیعەکانیش نەکەر سەدری تریش هەیە تێیدی مامەلیکیوانیش تێیدی سەرۆکایەتیەکەن. سەرۆکایەتی باش نییە، چونکە کە تۆ سەرۆکایەتی دانا شخصێکە بێ بە ڕئیس، ئەو شخصە لە سیستەمی سەرۆکایی دەسەڵاتی زۆرە بێ، لێمانە بێتەوە دوکتاتۆر وەکو کۆنێ، شتێکی باش نییە بۆ کورد تەیدی ناکاوەنی من بیستومە تا ئێستا نەبیستووە کورد تەیدی وکا، کورد تەیدی سیستەمی پەرلەمانیەکە. سیستەمی پەرلەمانی باشترە؟ بەڵێ باشترە، ئەگەر بە پێی دەستوریش بکەن معلوم باشترە. باش ئەی حکوومەتی زۆرینە باشتر بوو یاخود تەوافق بۆ کورد یا جیاوازی نییە؟ کورد ئای تەوافقەکە، چونکە کورد جۆ لە تەسیحاتی کاکە مەسعود بووە برادرانی تریش ئەڵێن تەوافق و تەوازن و شەراکە، ئەوە شعاریانە. بەس پێشتر زۆری نەهەبوو لەگەڵ زۆری نەهەبوو، بەس ئەوان نیانەوە زۆری نە، بەس زۆر دژی نەبوون ئەگەر لەگەڵ سەدرین بێ، بەس هەر داوای تەوافقوانیانە کرد. کورد بەعام ئەوەی کە لە عێراقا دروست بووە لە زمانی پاش سەدامەوە بە پێی تەوافق دروست بووە، ئەو تەوافقا تا ئێستا کورد تەیدیەکە نەمبیستووە گۆڕابێ بڵێ نەخێر تەیدی ناکەم زۆر بە داواکەم ئەوانە. بە زۆری نێو کەمینە بێ لە ناو پەرلەمان و لە ناو ئەنجومەنی وەزیرانیشە لایەنە کوردیەکان زیان دەکەن؟ باش نییە بەڵێ زیانەکەن، چونکە کەمایەتین مەسەڵەن بە 60 کورسیمان هەیە بە هەموو کوردەکان توانە هەموو شتێک قەرار بدەن و هیچ. ئەی ئەمریکیەکان ئێستا ڕۆڵیان هەیە تەداخولی جاران دەکەن لە عێراق، ئەو تەداخولی کە پێشتر هەبوو ئەمریکیەکان دەوریان زۆر نییە، دەوریان زۆر نییە و لەبەرچی استراتیژی ئەمریکا گۆڕانکاری بەسەرداهاتووە لە عێراق هاتووە، بەڵام ئەمریکاش هەر سیاسەتی ئەوەیە تۆزێ دوورکەوێتەوە لە تەدەخل لە ئێران لە عێراق ئەفغانستان دوورکەوتەوانە و لە عینی وەختیشا دەوریان زۆر نییە ئەمریکیەکان، چونکە مەسەڵەن دەوریان لە شێ لەگەڵ شیعەکان دەوریان نییە، شیعەکان حکومەکان لەم لایترەوە لەگەڵ کوردیش دەورێکی زۆریان نیە، دەوریان کەم بۆتەوە. ئەمریکیەکان ناتوان زۆر ئاوە بێرنا و تەدەخل بکەن، داواکەن ئەڵێن ڕێکەون و تەفاهم بکەن وانە، بە زۆر دەورێکی زۆریان نییە کە کۆن مەسەڵەن زمانی ئێمە کە دەستور نووسرا ئەمریکی دەوری زۆر ئێستاوان نییە لە عێراق. ئەنی جۆ بایدنیش خۆ پێشتر پرۆژەی هەبوو بۆ عێراق، سەدانی هەرێم عێراقی کردبوو، ئێستا
هیچ شتێکی تایبەتی نییە بۆ عێراق و هیچی ناوچەکە نییە ئێستا. جۆ بایدن دۆستی کوردیشە ئەو کاتێک کاتە سەرکار وتیان شت دەکاتەوە وەختی خۆی کە نائیبی ئۆبامە بوو چەند جار هات بوارێ بۆ عێراق باسی کورد و ئەوانەوە بەڵام ئێستا لەوەتەی بووە بەسەرۆک هەر باسیشی نییە بیریان آخر جار بیرم بێتەوە هاتە سعودیە لەبوو هاتە ئیسرائیل سعودیە پێش دووسێ هەفتە تەلەفۆنیشی نەکرد بۆ کاکمە سعودیە بۆ یەکێ بۆشێ هەر تەلەفۆنیشی نەکرد هەر وەفدی کوردیش لە چوارچێوی عێراقیش بەشدار نەبوو وەفدی کوردی کەس تەناوەزیری دەرەوە کە پشتی دەرەوە پشتی کوردە بەس بە ناوی هەرێم کەسی نەرەوە بۆچی کاتێک کە زۆربیان ئاواگەر سیناتۆر بن باسی مافی کورد و یاخود عێراقوانە دەکەم بەس کە دەسەڵاتیان گرتە دەست کەمتر کار لەسەر شتانە دەکەن معنای ئەوەیە کە دەسەڵاتی نەبووە هێ ڕسمی یەکەم مجاملەی کردوین مجاملە هیچ سیاست نەبووە مجاملە و قسەی خۆشی بۆتە مەساڵێن بە کاک مەسعودی و تۆ لە زمانی من و توە دەوڵەتی کوردیە بینی و نەدیوە مڵاو بۆتەوە ئەو شتانە ئەو مجاملات وشە بەڵام ئێستا کە بوو مەسئولی سیاسی ئەمریکا چونکە سیاسی ئەمریکا ئەوەیە تەدەخل لە ئیشی کورد نەکەن ئەویش جێبەجێیەکە باشە بەس ئێستش هیچ تێڕوانینێک گۆڕانکاری بەسەر تێڕوانی ئەمریکەکان هاتووە بەرامبەر بە هەرێم کورد لە عێراق خودەوەی پێشترە دانەوێمە لە سواتچێوی عێراقدا کار بکرێ بەێستر بێت ئەوەیە ئاڵێن ئێوە بەشێکن لە عێراق و لە چوارچێوی عێراقی کێشەکانتان چارەسەر بکەن ئەتیمامیشەدا بە مەسەلەی پێشمەرگە و چەک و هەندێک پارەوانە بەڵام ئەوەش هەمووی بە موافقەی بەغایە بەس لەو ماوەیەشدا هەڕەشەیەوە کرابوو ئەگەر هێزەکان باشیەک نەخەنەوە هێزی چەکدارەوە و کاریانە ببڕێت ئەمریکیەکان وا ئەڵێن ئەو باشە خراپ نییە ئەگەر ئەمریکا و ئەڵمانیا و ئیتالیا و فەرەنساوە خەریکن ئەگەر بتوانن کاری جواب بکەن هێزی هەفتا وەشتایە خەنەوە باشە بۆ دوای بتوان دکتۆریا نازام معلوم نییە دکتۆر باسی یەگرتنەوەی هێزی پێشمەرگە ئەوەی کە بە ڕێزوتت یەکگرتنەوەکە ئەگەر بکرێ باشە بۆ هەرێم ئەگەر ئەوە بکرێت زۆر باش لەمپەریشی زۆرە وڵی لەمپەریشیە بەڵام زۆر باشە کە بکرێت چونکە پێشمەرگە بۆ ئایدی ئەم حیزب و حیزب بێ مەسەن دوو حیزبەکە ناکۆچیانە بێ چەکداریانە بێ خراپە دیومانە لەکۆن شەرگەلەیەکێتی و پارتی سۆسیالیستی بتوانن ئەوان بتوانن یەکی بخەن و ئایدی حکوومەت بێ نەک ئایدی ئەم حیزب و حیزب بێ شتێکی باشەوە 20 ساڵە داوای ئەواکە بەڵێ دکتۆر ئەگەر بڵێن هێزی پێشمەرگە لای حکوومەت بێ داهات پەیوەندیەکان ئەو کاتە پێگەی کورد لە بەغداش بەهێزتر دەبێت ئەگەر ئەوانە لای حکوومەت باشترە لە دەرەوەش و لە بەغاو لە هەموو شوێنێ و لە ناو کوردستانیش مەجای شەڕ و یەکتری کوشتنەوە کەمترە بێ ئەگەر ئێستا بەراورد بۆ کاتێک کە بەغدا کەوتە دەو کاتە کورد پێگەی زۆر بەهێز بوو دوای ڕوخانی باس هۆکاری چی بۆ کێستا لاواز بووە پەیوەندی بەو نوێنەرانەیە لە بەغداد یاخود گۆڕانکاری ترە ئەو کاتەکە سەرکردەی سیاسی زۆر وەکو جەنابت و خەڵکی تر زۆر لە بەغدا بوو نا مەسەلە شەخصی نییە مەسەلەکە بەڕێی من ئەو کاتە طبعاً کورد لەگەڵ ئەمریکا بەشدار بوو لە شەڕەکە وەکۆزانن کورد ناوچەیەکی ڕزگار کراوی هەبوو ئۆپۆزیسیۆنی عێراقیە لەو ناوچەیە ئیشیانە کرد و لە عینی وەختیشا کورد سەرکردەکانی لە بەغا مەسەن وەختی ئێمە دەستوورمان نووسیمان کاک مەسعود تەقریباً 50 ڕۆژێ لە بەغا بوو هاتوو چووانە مام جار سەر کۆمار بوو وەختە و نائیب و شتیش هەبوو ئەو کاتە شیعە ئەو قووەتەی نەبوو وەکو ئێستا سونەش ئەو قووەتەیە بەشدار نەبوون لە سەرەتاوە قزمێکیان لە ئیشەکانە بەشدار نەبوون مخاتعیان کرد بوو لەبەرەوە کورد وەزنی زیاتر بوو ئەهەمێتی زیاتر بوو تواناشی زیاتر بوو ئەو کاتە یەکگرتوش بوو یەکێتی و پارتی بە یەکەوە ئیشانە کرد تەحالوفی کوردستانیە بۆ هەمەی تیا بوو ئەوانە ئێستا ئەوان نییە وەکو ئەو زەمان لەبەرەوە قورسایی و وەزنی زیاتر بوو باشە سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەختەکە تا ئێستا پارتی وەکێتی پێشوازیانە نەکردووە هیچ هۆکارێکەکە یاخود ئەوان ترسیان هەیە چونکە لە هەڵبژاردننی ڕابردوش تقریبا 9 ملیۆن دەنگێک کەمیان کرده بوو
تا ئێستا پێشوازێکی فەرمی لەو هەڵبژاردننی پێشوەختە نییە هیچۆ هی عێراق هیچیان نەوتووە نازانم هەیەیان نییە جامەکانی بەڕسمی بەیان دەرنەچووە بڵێ پێشنیارەکەی ئەوە نە لە حەلی پەرلەمان نە لە پێشوەختە نە لە ڕێعاسەت ئەو شتانی کە بازەکرێ بەڕسمی هیچ شتێ دەرنەچووە لە کوردستان تا بڵێ مە هەڵویستەکەیە بەس ڕەنگە زۆر مؤید نەبن ئەمانەیە لەبەرچی لەبەرەوەی کە کورسیان کەم کات یاخود نازانم بەس مهم ئەوەیە یعنی نازانم مۆقفیان چێتکە بڵاو نەبووتەوە دەرنەچووە مۆقفی ڕسمی یەکگرت و مێدەوارم باسی بکەن و هەڵویستێکی ڕسمی دەربخەن بەزە و هەڵبژارنش کە هەڵبژارنی پێشوەختە بەپێی بڕای دادگای فێدراڵ دەبێ یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە پەرلەمان پەسەندی کە اینجا پەرلەمان خۆی هەڵبوەشێنێتەوە باز لەوە دەکرێت کە بەپێی بۆچوونی یاسان ئاسانیش حکوومەتی کاربەرەکە ناتوانێت سەرپەرشتی انتیخابات بکە قورس نییە یعنی ئەنجامدانیشی کاتی دەوێت یاخود دەتوانن ساڵێکان جایبن خۆی بەپێی دەستور دەڵێ پەرلەمان کە خۆی حەل کرد 6 ڕۆژ هەڵبژار نەکرێت ناکرێت لە عێراقا بە دوومان هەڵبژاردن ئەوە یەک دووەمین لێرا کێشەیەکتر هەیە حکوومەتی کاربەڕێکەرە مەستەفا کاظمی ئەوانی کە نەک سەدر ئەوانی تر داواکەن حکوومەتێ پێک بێ وەلەو موقەتیش بێ تا هەڵبژار نەکرێ چونکە ئەم حکوومەتە کاربەڕێکەرە سەدر تۆزە مەیلی هەیە ئەم حکوومەتە بمێنێتەوە زۆر مۆیدیەوە نییە چونکە لەسەر هیچ مڕەشەحێکی ئێتار موافق نییە لەبەرەوە حەزەکە کازمی بمێنێتەوە بەڵام بەپێی دەستور ئەو کاربڕێکەرە ئایا کاربڕێکە توانێت سەرپەرشتی هەڵبژاردن بکە جەماعەتی چوارچێوە بە ڕسمی داوایان لە مەحکەمەی باڵا کردووە دوێنێ یا پێرێ دەڵێ ئایا ئەکرێ هەڵبژاردن بکرێتەوە لە ژێر سەرپەرستی حکوومەتی کازمی کە کاربەرێکەرە یان نە چاوەڕوانی وەڵامی مەحکەمەکەکە پێشترەوە ڕوونێدا حکوومەتی کاربەرەکە سەرپەرشتی انتیخابات نەبووە بەڵێ بەس سەدر هەردەوێت کازمی سەرپەرشتی بکات بۆچی زیاترە و حەزی ئەو مەیلە و کازمی بێمانی عینە بێ کازمیش دەیدی ئەوە کاتە حدێ بەڵام تەمان دوێنێ تەسێشی دابوو دەسەدر خۆزانی هەر ڕۆژی شتێگەڵێ ئەڵێ با ئێمە حکوومەتێ دروستکەین جەماعەتی منی تیانە بێ جەماعەتی مالیکی شتیانە بێ نەخۆی دژەکەی ئەوەش ینی اختراعێکە ئالە جایسە جواب نەدراوەتەوە بەڵام ئەوەش اختراعێکە تازە کارتەکەی سوتاوە یاخود ئیجامەرێکی ئەگەر بۆ سەرپەرشتی پیاوی چاکشە من شخصی ئەوەی بیستومەلی چەند وزارەتێکی بووە 6 وزارەتی ئاڵوگۆڕ کردووە زمانی عیبادی و پێشەوەوانە هیچ شتی خراپم لەسەر نەبیستووە هیچ گەندەڵی لەسەر نەبیستووە ئەوە ئینسانێکی باش دیارە بەڵام بۆ سوتایتر لەبینی ئەم دەستاری ئەم مالیکی یاخود وەڵاهی نازام ینی بۆ هۆسە وەرایە سوتا هێژی ناخۆ بەڵام زەعیفیشە بۆ دەزانی عێراق کە هیچێ بێ بە سەرک وەزیر و سەرک وەزیر هەموو دەسەڵاتەکانی هەیە دەبێت پیاوێکی بەقووەت بێ وەزی عێراق زۆر ئاڵۆزە زۆر کێشەی هەیە بە شخصی بەسیط حتا کازمیش کە زەعیفە ئیدارە ناکرێت ئاسان نییە زۆر کازمی بێستر نیە ئەگەر سانسی هەبووایە ئەو شەشەی بۆ دروست نەبوو نازانم بەڵام عێراق پێویستی بە شخصی بەقووەتە ئیلا ئەگەر بێنن یەکی وەکو ئەودانێن بۆ هەڵبژار نەکە نیە سەرپەرشتی هەڵبژاردن بکەوتەوە نەک بۆ 4 ساڵ شخصی بەقووەتمان هەیە لە عێراق ئەگەر وەکو کێگەر ڕێگەی پێ بدرێ بتوانێت ئیشێک بکات وڵی شخصی بەقووەت چییە دەبێ هێزەکان هەموو تەیدی بکەن ئەوەیە مەسەلا قووەتەکە ئەوەیە یعنی هەموو ڕێکەون لەسەر شخصێک بەقووەتە باشەوە زۆر کولایەنە کوردیەکان ئێستا وەکو پێشتر بڵین ئەویان هەبوو ویتویان لەسەر هەندێک کاندی سەرۆک وەزیران هەبوو ئێستا کورد توانایی نەماوە پارتی وێکێتی بۆ کەسێک دیاری بکرێ بڵێن ئێمە بەم کاندیدە ڕازی نین ئەوە نەماوە
نەما بەس نێشیان وتوواڵێ ئێمە ڤیتۆمان لەسەر کەس نییە بەس بەڕێی من غەڵەتن لەوە دەبێ هەبێ ڤیتۆ دەبێ ڤیتۆیان لەسەر مالیکی هەبێ 8 ساڵ سەرۆک وەزیر بووە هەرچی کێشەیە لەگەڵ ئەو هەی بووە عیبادی نیوەی کوردستانی گرتەوە ئەبێ ڤیتۆیان لەسەر ئەویش هەبێ یعنی ئێمە غەڵەتە بڵێن ڤیتۆم لەسەر کەس نییە من بە غەڵەت ێزام دەبێ ڤیتۆیان هەبێ لەسەر یەکێ تەجروبە کراوە و خراپ بۆ لەگەڵ تو زەرەی زۆی لێداوی بۆ ڤیتۆ نەبێ باشە دەست پێشخەریشە بوو بارزانی و باڵ تاڵەبانی و تانیسیوان بارزانیش دەست پێشخەری کردبوو بۆ کێشەکانی عێراق بێ دوایەوان بێن لە هەولێر گفتوگۆ بکەن هەچەندە سەدر وەبزان وەڵامی نەبوو بە چەندێک چوارچێوەی مانگی جۆرێک لە وەڵامیان هەبوو بۆ پەیامەکەی سەر و کێرێم پێ دوای ناکەم ئاسان بێت چونکە ئەوانی کە وتیان مانیعمان نیشکە وەزعیان خراپە کەس ڕەنگە هیچ وەکو سەدر لە نەجەفی بوێ نە کوردستان لای خۆی لە حەنانە لە نەجەف تا ئێستا جوابی نەداوەتەوە نێوتۆنا بەڵام ئەوانی کە وتیان لەبەر چی وتیان چونکە زەعیف بوون سەدیان لێ پیا بووە کێشەیان زۆرە وتیان ئێمە موافقین لەسەر ئەوە بەس بەڕێی من لە هەر شوێنێ بێهینە باشتر ینی ئەوەیە مهمەوێ بکرێ کۆبنەوە مهمەوێ جارێ ئەوەشت پەرلەمان بخوێتە ئیش اینجا هێزەکانیش کۆبنەوە لە هەر شوێنێ کۆبنەوە بەس دەبێ کورد تەجروبەی 2010 دووبارە نەکاتەوە هێنانی لە هەولێر کۆی کردنەوە بەهۆی کوردەوە حکوومەتەکە دروست بوو مالیکیوان چوونە بەغا بەڵام کە دروستیش بوو هیچ شتێکی بۆ کورتیانە بوو هیچ سوودینەوە بەس لایەنە کوردیەکان خەمی ناو ماڵی خۆیان بێ باشتر نییە هەریکی خۆیان بن یەک گرتوو بن لەگەڵ یەک هاوکار بن هەر شتێ بکەنە وەختە ئەتوانن زیاتر بەڵام ئێستا 4 نەوعن لە بەغایان بۆچی یانی چێ یەکێتی بەجایە پارتی بەجایە ئیسلامی بەجایە نەوەی نوێ بەجایە ینی ئەوە هیچ شتێکی باش نییە و خراپشە زۆر باشە بەس وەکو هەڵبەشانەوەی پەرلەمان مالیکیش دوێنێ قسەی کرد و باسی لەوە کردبوو ئەگەر پەرلەمان هەڵبەوەشێتەوە دەبێت سەرەتا کۆ دەست بە کۆبنەوە بکات و یاسای هەڵبژارن پەسەند بکە اینجا هەڵبەوەشێتەوە قورسە میشە پێ دوای جێبەجێ بکەن چوارچێوەی مانگی 110 پەرلەمانتار ئێستا دەست لە کار بکێشنەوە سەیەکی پەرلەمان هەم داواکاریە جێبەجێ بکەن نازانم بەڵام ئەبێ پەرلەمان کۆبێتەوە هەرچێ بێیانی بێ کۆبێتەوە و باسی بکە و مۆزوع و بریارێکی لێ بدا چونکە پەرلەمانی سەبێ خۆی هەلکە بێ خۆی کۆبێتەوە خەیبچکە ڕێیس جەمهور ئەڵێن کاربەرێکەرە ڕێیس وەزارا کاربەرێکە ناتوان حەلیکەن ناتوان دەوا حەلیکۆ ئەڵێن لەبەرەوە بەڕێی من ئەبێ خۆی کۆبێتەوە و باسی وەسعەکە هەمووی بکە باسی نەکە بکە پەرلەمان ئەوانە بەیەکەوە و تەبعەن لە عینی وەختا هێزەکانیش کۆبنەوە منی هێزە سیاسیەکان سەدرە و جەماعەتی ئەملایە و ئیتارە و کوردە و سونە و یانیشن لەگەڵ یەک کۆبنەوە باسێکی ئەو وەزع بکەم بزانن مەسلحەتی وڵاتەکە لە چیایە هەوڵبەن ئیتیفاق بکەن چونکە میلەتەکە حاڵی خراپە و کێشەی زۆرە باشە بە زۆکو پێکدادانی چەکداری ئێساوە ئەگەر یاخود ئێستا دوورکەوتوتەوە بۆ دوایەوەی کە سەدر داواکاری هەڵبژاردننی پێشوەختەی کرد بۆ کودەتاشی کودەتایەک لە عێراق ئێستا زەمینە لەبارە بەهۆی کودەتایەک شتێک ڕوودات نالا زەمینەی کودەتا لەبار نییە چونکە وەزعەکە جیاوازە لە کۆن کە عەسکەرێکە هات هینیە کرد چونکە ئێستا پێکات تێکان جیاوازن و وەزعەکە گۆڕاوە احتیمالی چەکداریش هەتا لە بین شیعەکانیش زۆر لەوە ناچێ احتیمالیکی بەقوت بێ بەڵێ لەبەرەوەی لەبەرچی وڵێ نایەنێ خوێنی یەکتر هیم بکەن و دەستیان بچێتە خوێنی یەکتر ئەو ئیتیجاهە لەوە ناچێ ببێت چونکە ئێران هەیە مەرجعیەتێ ڕەنگە ناهێڵن یانی بگاتە ئەوەنەی من لە هەمویانم بیستووە و وا دیاریشە ڕاستی و ئەو هەموو مزاهرات و ئەوەی سەدر کرا چوە پەرلەمان هیچ چێکی تیانە بوو مەقسەد یانی لایەنەکەی کەش میلیشیا شتەکان بێدەنگن چەند پرسیارێکتر بەکوی سەبارەت بە دۆخی هەرێم هیچ ئێستا مەترسیەک هەیە لەسەر هەرێم لەسەر هەرێمی کوردستان چونکە باز دەکرێت مەترسی گەندەڵی ناوخۆیی هەیە پێشتر موشەکبارانی ئێران هەبوو ئەوە ئۆپەراسیۆنی تورکیا هەیە لە ناوخۆ نیگەرانی خەڵک هەیە لە دەسەڵات
مەترسی هەیە لەسەر هەرێم یاخود چۆن شۆ مەترسین دوور دەخرێنەوە ئەوانە هەموو مەترسین ینی و تەنها عیلاجی و مەترسیانەژەوەیە کەوا دووشت بکرێ یەکەمین ئەوەیە یەکگرتوو بن بەیەکەوە دابنیشن ئەم هێزانە یەک هەڵویستیانە بێ لەو شتانە لە هێرشەکانی تورکیا لە وەزای ئێران لە ساڕۆکە لێمانگراوە لەو شتانی کە هەیە کێشەی ناوخۆ غێر هەبێ بتوانن چارەسەری بکەن ئەوە ئەساسە و لەگەڵ بەغاش بزانن چه حکوومەتێ دێتە ئاراوە چۆنە بێ چەند بتوانن تەرکیز بکەن بۆی کێشەکانیان لەگەڵ بەغا چارەسەر بکەن چونکە ئێمە کێشەکانمان هەمووی لەگەڵ بەغایە نەوت و غازە پێشمەرگەیە سەوچلە هەمووی لەگەڵ بەغایە دەبێ هەوڵ بدەین بەڵام بە یەکگرتووی ئەتوانین بەرەنگاری ئەو مەترسیانە ببینەوە بەس هەر یەکە بەجیا و هەر حیزبە بەجیا مەترسیەکان زیاترە بن لەناو خۆش ناوێت لەگەڵ خەڵگاش بکەنەوە بە چاکسازی بێت بە شفافیت بێت لە ناو خۆی هەرێم گەرانێکی زۆر هەیە بەناوخۆی هەرێم دەبێ تەرکیز بکەن لەسەر شەفافیت تەرکیز بکەن لەسەر خەڵک ئاشکردنەوە تەرکیز بکەن لەسەر ئەوەی کەوا ئەو مەشاکلانەی هەیە خزمەت گوزاریە زۆر مەشاکل هەیە تەمان چارەسەریان بکەن و بەڕێی من ئەگەر شەفافیش بن مەسەن تۆ توانی مەشاکل هەیە ناتوانین چارەسەری بکەی بە شەرحیکە و ئەسبابەکانی چییە تا تێتوانی چەندە دوویدارەی زیانێکی زۆرە بۆ هەرێم دەبێ خۆنە بەدی بێت ئەو بەسڕێتەوە زۆر خەباتی بۆی کردووە کە هەرێمێکی یەکگرتوو هەبێ دوویدارەی هەیە خۆی بە عملی چونکە عملیان دوویدارەی چییە؟ دوو منطقەیە هەر یەکە منطقی ئیداراکە سەیتەرە هەیە لە بینیان زۆر ئاشکرایە ئاسایشیان جایە پێشمەرگەیان جایە پۆلیسیان جایە هەموو شتێکیان جایە نازانم دوویدارەی چییە ینی لەبەرەوە من قەناعەتم وایە دەبێ هەوڵ بەنە شتانە یەک خان تا دوویدارەی نەمێنێ بەڵام تەبیعی عینی وەختیشە من زۆر جار تەسیحاتم داوتم بەسەر سویسرا سیستەمێک فیدراڵی 22 کانتۆنی هەیە یەک حکوومەتی هەیە بەس ئەگە ئەمانە بتوان بن بە 2 کانتۆن هەیچەکە ئەم کانتۆن بەڵام بە یەک دوژمن نەبن ڕێک بن یەک حکوومەت یەک ڕێئاسەر یەکین هەر یەکە با ئیدارەی منطقەی خۆستان ببێ بە هەرێمێک یەک هەرێم بەڵام نە ئەمانە ئەوە ئەکانێ و دژی یەکن ئەوە خراپە نەک لە بەرەوەی هین یعنی مەسە ئەو منطقەی کە منطقەیەکە هەیە شعورەکەیە چی ئەو منطقەی نەوعێکە ئەو منطقەی نەوعیترە لەبەرەوە بەڕێی من دوو ئیدارەی بە عەمەلی هەیە بەڕاستی ڕاستە حکوومەت یەکە بەڵام هەوڵ بدرێ یعنی هەمویان یەک هەرێمیان هەبێ و لە بینی خۆشیانە وەکو لامەرکەزیەتە دەسەڵاتیان بدرێتێ هەر یەکە لە منطقەی خۆی بتوانێ ئیشەکانی خۆی جێبەجێ بکە ئەوەش خراپ نییە زۆر سیستەمی وا هەیە لە عالمایە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر محمود دە سوپاس بۆ ئامادەبوون مادومان کردی سوپاس بەخێر سوپاس بۆ وێژبینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ